بە بۆنێ ڕۆژی جاردانی مافەکانی منداڵان کۆمەڵێک چالاکیمان کرد لە قوتابخانەکەمان بەدەستی قوتابیەکان کە چەندین کار و چالاکیمان کرد لەوانە چالاکی میوزیک و گۆرانی و هەروەها پێشانگای شێوەکاریمان کردەوە و هەروەها کۆمەڵێک چالاکی وەرزشیشمان هەبوو بە بۆنەی مافەکانی منداڵان کە وەکو یادەوەریەک وەکو شتێک کە لە بیریان بمێنێت. ئەمڕۆ زاردانی منداڵانی مافی منداڵانە چەند نمایشێکی جوانکی لەمان کرد وەکو هونەری و پێشانگای هونەریمان کردەوە و جملاستیک و تایکواندۆمان کرد لەگەڵ میوزیک یعنی میوزیک سازی. بۆ پێشکەشکردنی خەڵاتی یەکەمەکان فێرخواز مەهاباد ئەمین دەرچووی پەیمانگای تەکنیکی کوردستانم بەشی کارگێڕی نەوت یەکەم بووم لەسەر ئاستی هەر چار بەشەکە و زۆر سپاسی خانەوادەکەمەکەم دایکم و باوکم و خوشم و براکەم کە توانیم بە هەوڵی ئەوان بە پشگیری ئەوان من بتوانم ئەم خوێندنە بە ئاستێکی بەرز تەواو بکەم و قۆناغێکی تر لە ژیان بە سەرکەوتووی ببەمە سەر. ئەتوانم بڵێم ئەمڕۆ ڕۆژێکە لە ڕۆژە خۆشەکانی ژیانم سپاسی خانەوادەکەمەکەم سپاسی هەموو مامۆستا و دەستەی بەڕێوەبردننی مەحەد ئەەکەم کە توانیم بگەم بەم ڕۆژە و بڕوانەمە بەدەست بێنم. Понятно, это называется... Я хотела бы отметить, что в этом году у нас участвуют 16 стран, это собаководы, приехали со своими собачками. У нас присутствует 24 страны, представляющие 59 судей, экспертов. Это очень важно. Более того, у нас в этом году, я не могу сказать, что рекордное количество собак, записанное на 2 дня, это 8 тысяч. Мы приехали из Санкт-Петербурга. Мы занимаемся именно разведением жесткого стандарта. Сегодня победили мои девочки первый раз на России, потому что мы ездили до этого 2 года подряд, не побеждали. Сегодня мы победили во всех классах.